پەرلەمانی کوردستان کە بە بەرزترین دامەزراوەی نیشتیمانی پێناسە دەکرێت و سەرچاوەی یاسادانانە، بەڵام زۆر جار بەهۆی هەژبوونی حیزبیەوە ئەم پێناسەیە لەدەست دەدات. ئەمەش لە پای ئەوەی حزبێک یان دوو حزب بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری دەهێنن. شەوی پێنجشەممە جارێکی دیکە ماڵپەڕی فەرمی پەرلەمانی کوردستان لە بەرژەوەندی پارتی دیموکرات جوڵایەوە و راپۆرتێکی بە ناوی لیژنەی لێکۆڵینەوە لە دۆسەی گیانەدەستدانی پێشمەرگەکەی یەکێتی لە زیندانی یاسایی شێولێر بڵاو کردەوە کە پشتڕاستی زانیاریەکانی یاسایی شێولێر دەکاتەوە لەوەی ئەو پێشمەرگە بازرگانی مادە هۆشبەرەکان بووە و خۆی خنکاندووە. لە دوای بڵاوبوونەوەی راپۆرتەکە لە ماڵپەڕی فەرمی پەرلەمانی کوردستان، سەرۆکی لیژنەکە و سەرۆکی پەرلەمانیش راپۆرتەکەیان ڕەت کردەوە، بەڵام تا ئێستا لە ماڵپەڕی پەرلەمان راپۆرتەکە لا نەبراوە. تەنانەت ڕوونکردنەوەکەی سەرۆکی پەرلەمانیش لە سەر راپۆرتەکە لە ماڵپەڕەکە بڵاو نەکراوەتەوە. ڕێواز فایق لە ڕوونکردنەوەکەیدا دەڵێت ماڵپەڕی پەرلەمان بۆ بەلاڕێدابردننی ڕای گشتی بەکارهێنراوە. هاوکات ئاماژە بۆش دەکات ڕێگە نادەن جارێکی دیکە ماڵپەڕی فەرمی پەرلەمانی کوردستان بۆ هیچ مەبەستێکی دیکە بەکار بهێنرێت و بەوردی چاودێری و ئاڕاستی دەکەن بۆ کاری پەرلەمانی. بەڵام لەگەڵ ئەم قسانەی سەرۆکی پەرلەمان بۆ ڕێکردنەوەی ڕێڕەوی ماڵپەڕی فەرمی پەرلەمان کەچی بەڕێوەبەرانی ماڵپەڕەکە هیچ گویان بە قسەکانی ڕێواز فایق نەداوە و راپۆرتی لیژنەکەیان لە ماڵپەڕەکە نەسڕیوەتەوە. ئەمە یەکەم جار نییە کە ماڵپەڕی فەرمی پەرلەمانی کوردستان لە بەرژەوەندی پارتی کار دەکات، بەڵکو لە 12 ئۆکتۆبەری ساڵی 2015 و پاش ئەوەی ڕێگری لا یوسف محەممەد سەرۆکی پەرلەمان کرا لەوەی بچێتە هەولێر، هیچ کار و چالاکیێکیشی لە ماڵپەڕی پەرلەمان بڵاو نەکرایەوە. تەنانەت هەرەو کات هەندێک هەواڵی یوسف محەممەد و فەخرەدین قادر لە ماڵپەڕەکە سڕانەوە و تەنها هەواڵی کار و چالاکی جێگری سەرۆکی پەرلەمان بڵاو دەکرایەوە. لە کاتێکدا سەرۆک و سکرتێری ئەو کاتی پەرلەمان لە نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان ڕۆژانە چەندین دیدار و کۆبوونەوەیان ئەنجام دەدا، بەڵام هیچ کام لەم چالاکیانە تا ساتی دەست لە کارکێشانەوەی هەردووکیان لە پۆستەکانیان لە ماڵپەڕی فەرمی پەرلەمان بڵاو نەدەکرانەوە. جیا لە ماڵپەڕی فەرمی پەرلەمانی کوردستان جومگا هەستیارەکانی پەرلەمانی چەندین جار لە بەرژەوەندی پارتی جوڵاونەتەوە. بۆ نمونە پاسەوانی و سکیوریتی پەرلەمان زۆر توندە و کەسێک بیەوێت بچێتە نێو پەرلەمانی کوردستان دەبێت بە چەندین پرزگەدا تێپەڕێت. کەچی لە 29 ئۆکتۆبەری ساڵی 2017 لە کاتی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بۆ دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بە سەدان کەس ڕژانە نێو پەرلەمان و مەترسی لەسەر ژیانی پەرلەمانتاران دروست بوو، بەڵام نا لێکۆڵینەوە لە چۆنێتی هاتنە ژوورەوەی ئەو ژمارە زۆرەی هاوڵاتی بۆ نێو پەرلەمان کرا و نەکەسیش سزادرا. بە بڕوای چاودێران هەمووەمانە بۆ شکاندنی شکۆی پەرلەمانە تاچی دیکا وەک دەستگایەکی چاودێری بەسەر حکومەتەوە هێز و دەسەڵاتی نەبێت و هاوڵاتیانیش باهی خۆیانی نەزان و لا دەنگدان سارد ببنەوە و ڕوو لە سندوقەکانی دەنگدان نەکەن. هەروەها لە ڕێگەی شکاندنی شکۆی و بەهێزکردنیەوە پارتی دەسەڵاتدار ئامانجێتی کا کەسایەتی بەهێز و کاریگەر نەبێت بە ئەندام پەرلەمان، بەڵام هەروەک شارەزایان ئاماژەی پێدەکەن ڕێگای ڕزگاری پەرلەمان لەم بارودۆخە بە دەست هاوڵاتیانە کە بە گەرم و گوڕی بەشداری دەنگدان بکەن و بە دەنگەکانیان هاوکێشەی هێز بگۆڕن و هاوسەنگی دروست بکەن تا چی دیکە جومگا هەستیارەکانی وڵات بەدەست لایەنێک یان دوو لایەنی سیاسیەوە نەبێت و نەتوانن مۆنۆپۆلی هەموو جومگا هەستیارەکان بکەن. لە ئێستادا بارودۆخی پەرلەمان بە جۆرێک دەردەکەوێت کە لە ئازبەر پرسیارەتی وەرکیستەرشانی دانیە، چون وەک هاوڵاتیان دەڵێن ئەگەر ئەمە بارودۆخی پەرلەمان بێت کە دەسەڵاتی چاودێری بەسەر دەسەڵاتەکانی جێبەجێکردنەوە هەیە، ئاخۆ دەبێت لە ئاسایی بەرژەوەندیە حیزبیەکان دام و دەستگاکانی دیکەی هەرێم بارودۆخیان چۆن بێت، چون ئەگەر پەرلەمان لە ناو خۆیدا کێشەکانی خۆی چارەسەر نەکات چۆن دەتوانێت کێشەیەوانی دیکە چارەسەر بکات. وەک پەندا عەرەبیەکە دەڵێت دارێک کەلار بوو سێبەرەکەی ڕاست نابێت، بۆیە دەبێت دڵسۆزانی پەرلەمان هەرچی زووە ئەم بارەلارە ڕاست بکەنەوە و متمانە و شکۆ بۆ پەرلەمان بگەڕێنەوە. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پێیام.